بەخێر بێنەوە بۆ KBO Recaps لە ڤیدیۆم جارشدا یەکێکی تر لە سەرنجڕاکێشتنی فیلمەکانتان بۆ کورد دەکەینەوە بینەری بن و چێژی لێوەربگرن با دەست پێ بکەین. لە سەرەتای فیلمەکەدا پاڵەوانەکەمان دەناسین بە ناوی ئینسو، خوێندکاری گەنجی کۆلێژە و توانایەکی ناوازەی هەیە کە دەتوانێت ژنۆکە ببینێت کە بە دەوریدا دەسوڕێنەوە. بەردەوام قفڵێکی نهێنی لە دەستدایە کە هەر کاتێک ڕۆحێک لێی نزیک ببێتەوە دەست دەکات بە خولانەوە. بەداخەوە بەهۆی ئەم توانایە سەر و سروشتیەوە زۆر جار لەلایەن هاوپۆلەکانیەوە قسەی ناشرین و چەواشەکاری دەکرێت. لە ڕۆژێکدا کاتێک لە میترۆدایە ملوانکەکەی ئینسو شێت دەبێت، پێی دەڵێت جنۆکەیەک لە نزیکەوە هەیە. کاتێک سەیری دەوروبەری دەکات جنۆکەی کچێکی گەنج دەبینێت لە نێو خەڵکە سەرخاڵێکی میترۆدا. ئەمەش ئینسو نەئارام دەکات و وای لێ دەکات بە خێرایی لە میترۆ دەربچێت. پاشان بە پەلە دەگەڕێتەوە ماڵەوە و بە ملوانکەکە ژوورەکە دەپشکنێت. سەرەتا ئینسو هیچ نادۆزێتەوە و ئارام دەبێتەوە، بەڵام دواتر ملوانکەکە دەست دەکات بە خولانەوە و جنۆکە دەبینێت کە لە سەرشانەکانی دانیشتووە. لێرەدا دەردەکەوێت کە جنۆکەکان لە ئینسو نزیک نابنەوە بۆ ئەوەی زیانی پێ بکەێنن. لە ڕاستیدا ئەو تەنها یارمەتی لە ئینسو دەبێت کە پێدەچێت کوژرابێت بۆ یاگەداری ئینسو دەکاتەوە لە تەرمی خۆی. تەنها دەیەوێت دایک و باوکی هەندێک ئاسوودە بن بە دۆزینەوەی تەرمەکەی بدۆستنەوە. سەرەتا ئینسو دوودڵ دەبێت، بەڵام دواتر پەیوەندی بە پۆلیسەکانەوە دەکات و دۆسیەیەک لای دەکاتەوە. هەرچەندە یارمەتی جنۆکەکە دەدات بە داواکاریەکەی، ئینسو ماندووە لە تواناکانی ئەو بە سادەیی دەیەوێت ژیانێکی ئاسایی بباتە سەر و هاوڕێیەتی دروست بکات. بۆیە بڕیار دەدات واز لە قوتابخانە بهێنێت و لە شارەکەی خۆیدا بە دوای وەڵامدا بکڕێت. پەیوەندی بە مامی هاکار بۆەوە دەکات و پێی دەڵێت کە دێت بۆ بینینی. هاکار و هەوڵدەدات ئینسو ڕازی بکات کە بگەڕێتەوە قوتابخانە، بەڵام ئینسو گوێ لێ ناگرێت. لە دیمەنی داهاتوودا ئینسو دەگەڕێتەوە بۆ شارەکەی خۆی و لە ڕێگادا کچێکی جوان دەبینێت بە ناوی ڕۆز. دواتر ئینسو چاوی بە مامی دەکەوێت کە پێدەچێت هەمان توانای بینینی جنۆکەی وەک ئینسو هەبێت. نەک تەنها ئەمە هاکاروە، مامۆستای جنۆکە دەرکردنیشە کە بە دەرکردنی جنۆکە بۆ ژیانی دوای مردن ناسراوە. ڕۆژی دواتر ئینسو دەچێتە قوتابخانەکەی شارەکە و مامۆستاکە ئینسو بە هەمووان دەناسێنێت. ئینسو هیوادارە کە بتوانێت لێرە ژیانێکی نوێی هەبێت. بەداخەوە کۆمەڵێک چەق و کێش سەرنجی دەدەن و دەست دەکەن بە هاراسانکردنی. یەکێک لە ئاژاوە گێڕەکان بە ناوی هیۆنجی دەست دەکات بە یاریکردن لەگەڵی. سەرڕای ئەوەی خۆشەویستێکی کوڕی هەیە. لە کاتێکدا هەموو ئەمانە دەگوزارێن ئینسو جنۆکەیەکی مینە دەبینێت کە دەمامکی بەستووە لە دەرەوەی پۆلەکە. ئینسو تووشیش ترس و دڵڕاوکێ دەبێت. دواتر کاتێک لە قوتابخانە دەگەڕێتەوە ماڵەوە، هایچوور لە ناکاو لە پشتەوە هێرش دەکاتە سەری و لی دەدات. چەوسێنەرەکە ئینسو ئاگادار دەکاتەوە کە لە خۆشەویستەکەی دوور بکەوێتەوە. پاشان هایچوور هەڕەشە لە کوڕەکەمان دەکات بە هێنانە پێشەوەی کیسی ئاهیۆنگ. ئەو ساڵانێک لەمەوبەر لە ژێر بارودۆخێکی نهێنی دامرد. ئینسو چەندین جار لەلایەن جنۆکەیەکەوە سەردانی کراوە، هەمیشە داوای یارمەتی دەکرد، بەڵام ئینسو هەرگیز بوێری ئەوەی نەبووە. ئەمە یەکێک بوو لە هۆکارە سەرەکیەکانی گواستنەوەی بۆ ئەو شارە. پاشان دیمەنەکە دەبرێتە سەر یەکێک لە ژنە چەوسێنەرەکان کە دەگەڕێتەوە ماڵەوە و کیسەیەک بە دەرگای پێشەوە هەڵواسراوە. کاتێک هەوڵدەدات بیکاتەوە، کیسەکە دەتەقێت و خوێن بەسەر هەموو دەمی چاویدا دەڕژێت. چەوسێنەرەکە ترساوە و بە ناومێدیەوە هەوڵدەدات تەلەفۆن بۆ هاوڕەکانی بکات. پاشان لە چاوتروکانێکدا هەمان جنۆکە دەمامکدارەکەی پێش و هێرش دەکاتە سەری و دەیپوشێت. دواتر دەبینین ئینسو لەگەڵ هەمان کەس دانیشتووە بە ناوی ڕۆس کە لە ڕاستیدا جنۆکەیە کە چەند ساڵێک لەمەوبەر مردووە، بەڵام بۆ پێی وەک ئەوانی ترترسناک و ناشرین نییە. ئینسو حەزی لە قسەکردنە لەگەڵیدا. لە ناکاو بادەست دەکات و ڕۆز بە ئینسو دەڵێت کچە دەمامکدارەکە لە نزیکیانەوەیە. ئەمە کوڕەکەمان دەترسێنێت و یەکسەر لەوێ ڕادەکات. ڕۆژی دواتر لە قوتابخانە لە کاتێکدا هیۆنجی لە بەردەم هەموو پۆلەکەدا کوڕێک هەراسان دەکات، ئینسو بێزار دەبێت و دەزوەردان دەکات. فەرمانی پێدەکات کە یەکجارێکی و بۆ هەمیشە قسەی ناشرین ڕابگرێت. وەک چاوەڕوان دەکرا، چەوسێنەرەکانی تر دێنە پێشەوە بۆ ئەوی لە ئینسو بدەن، بەڵام هیۆنجی ڕێگریان لێ دەکات. وا دیارە کە هیۆنجی حەزی لە ئینسو کردووە. لە ئێوارەدا کاتێک ئینسو مامی سەیری هەواڵەکان دەکەن، دۆسیەکی کوشتنی چارەسەرکراو دەبینن کە دوجار بکوژەکە دوای 10 ساڵ دەستگیر دەکرێت. دەردەکەوێت کە بکوژەکە دەمامکی بەستووە. ئەمە یەکسەر سەرنجی ئینسو ڕادەکێشێت کاتێک ئەو جنۆکە دەمامکداری لە قوتابخانە بینیوێتی بەبیر دەهێنێتەوە. لەگەڵ مامی باسی و بابەتە دەکات بۆ هیوای زانیاریەک بدۆزێتەوە. هەر لەو کاتەدا ڕۆحێکی مینە کەوا دیارە لە هەمان ماڵدا دەژی ئاشکرا دەکات کە کچە دەمامکدارەکە ناوی سایهیە. لەم نێوەندەدا ژن و مێردێک لە باندە چەوسێنەرەکان شەوانە بە دزیەوە دەستە قوتابخانەکە. ئەوان لەوێدان بۆ وەرگرتنی موبایلی کچەکە کە پێشتر لەلایەنێکێک لە مامۆستاکانەوە دەستی بەسەرداگیراوە. پاش ئەوەی کارەکەیان تەواو کرد، دەستە ناو پۆلێک و هەندێک کات بەسەر دەبن. پاشان کچەکە بە پەلە دەچێتە دەستشۆر. کوڕەکە بە تەنیا جێ دەهێڵێت. لە کاتێکدا چاوەڕێی گەڕانەوەی دەکات، لە ناکاو جنۆکە دەمامکدارەکە سایهی دەردەکەوێت و دەیکوژێت. دوای ئەمە لە حەمامەکەدا ڕووبەڕووی چەوسێنەرەکەی دیکە دەبێتەوە و تەواوی دەکات. ڕۆژی دواتر تەواوی قوتابخانەکە بەهۆی کوشتنەکانەوە دەلەرزێت. بە تایبەتی پێدەچێت هیۆنجی، چونکە یەک لە دوای یەک هاوڕەکانی دەکرێن ئامانج.
لەم نێوەندەدا ئینسو هەوڵ دەدات زانیاری لەسەر ژنۆکە دەمامکدارەکە کۆ بکاتەوە. ئینسو ناوی کچەکەەوە پۆلەکەدا بڵاو دەکاتەوە و بۆ هیوای زانیاریەک بزانن، بەڵام کەس ناوێت باسی سایهی بکات سەرڕای ئەوەی کاگەداری ئەوەن کە ئەو کچە پەیوەندی لەگەڵ ئەو گروپە سەرکێشەوە هەیە. دواتر لە کاتێکدا ئینسو و ڕۆز چێژ لە کاتەکانیان پێکەوە وەردەگرن، پەیامێکی لە یەکێک لە هاوپۆلەکانیەوە پێدەگات و وێنەیەکی سایهی لەخۆ دەگرێت. هەروەها لێدوانێکیشی تێدایە باس لەوە دەکات کە نابێت زیاتر پرسیار لەبارەی سایهیەوە بکرێت. اینجا پرسیار لە ڕۆز دەکات کە ئایا هیچ شتێک لەبارەی سایهیەوە دەزانێت؟ لە وەڵامدا کچە جنۆکە جوانەکە دەڵێت کە هەموو قوتابخانەکە دەزانن چۆن مردووە. بە بیستنی ئەمە دوجار ئینسو دەزانێت کە گروپی چەوسێنەر بەرپرسیار بوون لە کوشتنی سایهی. ئینسو پڕ لە تووڕەیی لە پشتەوە هێرش دەکاتە سەر هایچوول، بەڵام چەقۆکێشەکە بە ئاسانی زاڵ دەبێت بەسەریدا و لی دەدات. دواتر کاتێک چەقۆکێشەکان دەگەڕێنەوە ماڵەوە، هیونجی وێنەیەکی باوکی سایهی پیشانی هایچوول دەدات و دەیبەستێتەوە بە کوشتنی هاوڕەکانیەوە. دڵنیایە کە پیرەمێردەکە یەک بەیەک هەموو چەوسێنەرەکان دەکوژێت وەکو کردەوەیەکی تۆڵەسەنەوە. هایچوول لەگەڵ گریمانەکەیدا هاوڕایە و پێکەوە بڕیار دەدەن بەرەو ماڵی سایهی بڕۆن و باوکی بکوژن. پێش ئەوەی بڕێ بکەون، یونجی پەیامێک ئاراستە دەکات. ئینسو پەیامەکە وەردەگرێت و مامی لە دۆخەکە ئاگادار دەکاتەوە. هەرچەندە سوکایەتی بە چەوسێنەرەکان دەکات، بەڵام دەزانێت کە ژیانیان لە مەترسیدایە. لێرەوە بڕیار دەدات پێش ئەوەی درەنگ بێت بیان وستێنێت. هاکارو داوای لێ دەکات وریا بێت و خەنجەرێکی ئەفسوناوی دەداتێ بۆ پاراستنی. لە لایەکی دیکەوە کاتێک هایچوول و هیونجی دەسەن ناو ماڵەکەوە بەهۆی دەنگێکەوە کە بەردەوام لە سندوقێکەوە دێت تووشی سەرفورمان دەبن. لە هەمان کاتدا سەرنجی چەند وێنەیەکی کچە مردووەکە دەدەن. لەم کاتەدا تێدەگەن کە ئینسو ڕاستی دەگوت. سایهی بەڕاستی بۆ تۆڵەسەنەوە هاتوتە دەرەوە. بەترسەوە چەقۆکێشەکان هەوڵ دەدەن ڕابکەن، بەڵام لە هەمان کاتدا باوکی سایهی بە شێوەیەکی نهێنی لە سندوقەکە دێتە دەرەوە و هایچوول دەکوژێت. کاتێک کچەکە دەبینێت کە خۆشەویستەکەی دەمرێت بۆ پاراستنی ژیانی دەپاڕێتەوە، بەڵام باوکەکە گوێ لە قسەکانی ناگرێت و دەیکوژێت. لە دوای ئەوە ئینسو لە کۆتاییدا دەگاتە شوێنی ڕووداوەکە، هەروەها سەرنجی باوکی سایهی دەدات و تێدەگات کە جنۆکەی کچەکەی گرتووەتەوە. هەرکە ئینسو خەریکە بڕوات، گوێ لە دەنگێک دەبێت کە لە نزیکەوە دێت. لە ناوەوە سایهی دەبینێت کە دەمامکی ئاسایی بەستووە. ئینسو بە گوێری دەمامکەکە دەکاتەوە و بۆی دەردەکەوێت کە ئەو کەسە ڕۆزە دەچینە ڕابردوو بۆ ئەوی بزانین بەڕاستی چی ڕوویداوە. سایهی کچێکی خۆشەویست بوو لە هەمان قوتابخانە وەک ئەوانی تر، هەروەها لەلایەن گروپی چەوسێنەرەوە شکەنجە دەدرا. ڕۆژێک دوای ئەوەی گەیشتە ئەوەی کەچی تر بێدەنگ نەبێ، سکاڵای لە سەرۆکی قوتابخانەکە کرد سەبارەت بە ڕەفتاری هیونجی، کچە چەوسێنەرەکە کە ژیانی سایهی تێکداوە. لە ڕۆژی دواترەوە هیونجی و باندەکەی دەستیان کرد بە مامەڵەکردن لەگەڵ سایهی وەک ئاژەڵێک، لێیاندا و قژیان ڕاکێشا و ئاگریان لە قژی بەردا، تەنانەت ناچاریان کرد نمرەکانی لاواز بکات. هەموو خوێندکارانی پۆلەکە شاهیدی ئەمە بوون، بەڵام هەرگیز قسەیان نەدەکرد بەهۆی ترسەوە. ئەشکەنجەدانی سایهی بەردەوام کاریگەری لەسەر ژیانی هەبوو، بەردەوام لە ماڵەوە دەگریا. باوکی نیگەران بوو ئامۆژگاری کرد پەیوەندی بە سەرۆکی قوتابخانەکەەوە بکات، بەڵام سایهی ڕەتی کردەوە وتی ئەمە تەنها شتەکان ئاڵۆستر دەکات. پاشان ڕۆژێک بێزار بوو لە ئازاردانی بەردەوام و خۆی کوشت. لە ژیانی دوای مردنیدا ڕۆحی دابەش بوو بۆ دوو کەسایەتی. یەکەمیان ڕۆزە کە لە سایهی ڕاستەقینە دەچێت، شیرین و هەمیشە یارمەتی دەرە بۆ ئەوانی تر. دووەمیان کچە دەمامکدارەکەیە کە لە هەوڵدایە بۆ نەهێشتنی هەموو ئازاردەرەکان. لە ئێستادا ئینسو یادداشتنامەیەک دەدۆزێتەوە کە تێیدا ناوی هەموو قوربانیەکان براوە جگە لە بەڕێوەبەر. ئەمەش ئەو مانایە کە کچە دەمامکدارەکە هێشتا کوشتنەکانی تەواو نەکردووە. ئینسو بەترسەوە یەکسەر تەلەفۆن بۆ مامی دەکات و داوای لێ دەکات بچێتە لای سایهی، پاشان دەچێتە قوتابخانە بۆ ئەوی بەڕێوەبەری قوتابخانە ڕزگار بکات. لە دیمەنی داهاتوودا کاتێک بەڕێوەبەر بەتەنیا کار دەکات، ڕووبەڕووی ڕۆحی سایهی دەبێتەوە. دوای ماوەیەکی کەم ئینسو دەگاتە قوتابخانەکە و یەکسەر پرسیار لە قوتابیەکان دەکات دەربارەی شوێنی بەڕێوەبەر، بەڵام پێدەچێت کەس نەیبینی بێت. لە ناکاو گڵۆپەکان دەکوژێنەوە و سایهی لە بەردەمیان دەردەکەوێت کە خاوەنی جەستەی بەڕێوەبەر بوو. پاشان خودی ڕاستەقینی دەمامکدارەکەی ئاشکرا دەکات و دەڵێت کە بەو پێی هەمویان چاویان لێ کوێر کردووە کاتێک قسەی ناشرینیان پێدەوترا ئەوان هەمویان شایانی سزادانن. ئینسو هەوڵ دەدات ڕێگری لێ بکات، بەڵام سایهی چرخەکە فڕێداتە سەر ئەو زەویەی کە بەشتر بەنزین لێ ڕژێنراوە. لەم ساتەدا وا دیارە کە هەموو خوێندکارەکان بڕیارە بسووتێن تا بمرن، بەڵام ئەوەی جێگەی سەرسوڕمانە ڕۆز ڕوحەکەی تری سایهی پێش ئەوەی بتوانێت بەرزەوی بکەوێت چرخەکە دەگرێت. پاشان ئەو دوانە گفتوگویەکی ترسناک دەکەن کە ڕۆز هەوڵ دەدات ڕێگری لە کەسایەتێکی تری بکات کە زیان بە خوێندکارەکان نەکەێنێت، بەڵام سایهی کە زۆر بەهێزترا بە ئاسانی ڕۆز دەکوژێت و وا دەکات بوون بێت. لە لایەکی دیکەوە هاکار و دەگاتە ماڵی سایهی و دەست دەکات بە ڕێکارە سەر و سروشتیەکەی. بەهێزی ڕۆحی خۆی سایهی دەست دەکات بە شکانی هەموو شتێک لە ڕێگاکەیدا. لە لایەکی دیکەوە ئینسو دەست دەکات بە پشکنینی تاجە گوڵی ناوسوناویەکە لەسەر هەر کەسێک کە توانی بێتی لەلایەن ڕۆزەوە خاوەندارەتی بکرێت. کاتێک کە ملوانکەکە بە دەوری کچێکدا دەسوڕێتەوە، پێی دەڵێت کە هەموو شتێک بوەستێنێت و دەفتەرێکی بۆ دابین دەکات کە لە ناو دەفرەکەی سایهی دۆزیوێتیەوە. دیمەنەکە دەگەڕێتەوە بۆ فلاشباکێک ئاشکرای دەکات کە ئینسو سایهی هاوڕی منداڵی بوون.
تەنانەت جارێک لە دەستی چەوسێنەران ڕزگاری کردبوو. لە ئێستادا داوای لێبوردن لە ڕۆحی ڕۆز دەکات کە نەیتوانیوە بیناسێتەوە. لە هەمان کاتدا ئاکار و ئەرکەکەی تەواو دەکات. لەگەڵ ڕزگاربوونی ڕۆحی کسە هەژارەکە لە کۆتاییدا خەنجەری ناوگیرفانی ئینسو دەست دەکات بە دەوشانەوە و ڕۆزڕای دەکەشێت و یەکسەر خۆی بەرچەقۆ دەدات. دوای ئەوە فلاشباک یادەوەیە نایابەکانی ئینسو ساهی دەبینین. لە دیمەنی کۆتاییدا هەموو خوێندکارەکان لەسەر گۆڕی ساهی ماتەمینی دەگەڕن. ئینسوش لە شوێنەکە ئامادەیە لەگەڵ ڕسمێکی جوانی ڕۆزی خۆشەویستی. لێرەدا هاتینە کۆتایی کورتکردنەوەی فیلمەکەمان. تا فیلمی داهات و بەخواتان دەسپێرین و واتان لەگەڵ.